سڵاوتان لێبێ بینەرانی خۆشەویستی بەرنامەی ئاوایی خۆشەویستان سڵاوتان لێبێ ئەمە ئەوڕۆ میوانین لە گوندی مەرزان دەبیت چەند زەینم لەسەر پێشکەشکردنی بەرنامەکەی دەستپێشوی ئەوەن دەژەیم لەسەر ئاپەی سەیبی ئەمن کودرێ ڕۆم لە سەید چووە زۆر لێ دەترسم بەرنامەی ئەوڕۆ میوانین لە گوندی مەرزان ئینشاءڵڵا بەیەکەوە بەرنامەی خۆش تۆمار دەکەین ئێوە بێبەش ناکەن لە دیمەنە جوانەکانی ئەو گوندە جوانێک کە گوندی مەرزانە میوانین لە قەزای شەقراوە لە گوندی مەرزان دەمەوێت بە بیرشتان بینەوە وەکو هەموو بەرنامەکان کە هەرجارێک کەلوپەلێک ئامێرێکی کۆنی کە باو باپیران بەکارینە لەبوو ئێوە نمایش دەکەین ئێوە دەتوانن لە ڕێگەی کۆمنت وەڵام دەنەوە بێگومان خاوەنی وەڵام دەبێتە خاوەنی خەڵات فەرمون لەگەڵمان بن. دەچین ئەلێرە لەبەرەوەی گوندەکە بڕک پەرتە کاتەکەش کاتی ئەوە ینی کەمتر خەڵک لە دەرەیە بەس با بچین بزانین قاتی لەو مارەیەکی هەلەیە ئەرێ مارێ میوانە ڕادەگرن لەوەرە کاک السلام عليكم كوي وزنت كوا حوالت كوا ساعت كوا أحوال باشا هل علينا بنيان والله هنا والله ليرة هاتي قندك ما نابي كسب يزك رابوسي أو برشان زيادة بي أو بيتن بتسين أما خدمتك أو زهنجي مثلا حاجة شيء كأي بي أما لخدمتي دادا بي أو كسب يزك نابي عادي خش خوشتي ما شاء الله على خدمتي دادا أجا بسنو عادي خي فرم باشتر ورن زمعات كويس أنا توزت كوا والله الحمد لله زور باش يا ربي باش سباستكم لبو ما باسكە لە گوندی مەرزان بە چ خەریکی ڕۆژانە ئەگەر وشوتی دوو قسەمان لەسەر ئەو گوندە جوانی لێ بکەین ماشەڵڵا گوندەکەتان ژینگەشی زۆر جوانی هەیە لە دیمەنەکانی تێر نابی زۆر بەخێرین سەر و سەرچاو بەخۆ باسی کار و کاسبی خۆم کە یان بەعام خەرچی گوندی وەڵی خۆت ئەگەر ئی خۆم بی وڵی هەر وەکو عامی خەرچی ئەو دیاتەکان ئەمن بە بژێوی ژیان و کار و کاسبی و بۆ شوێ ژیان بەڕێ دەکەین قەلب ساغویت سپاسەکەم چ تێ مار چێر وڵی شخصیان تەیر و تار والله ئەمن ئەوانم نینە مامۆستا ناوەڵە بەس ماری بابم هەیتیان کاتا بابیش هەیبیت حساب کەم هەیت هەتا بابم هەبی مەسەلەی کوردی دەیانگوت هەتا باب کە بابی ڕاگەیشتم دارەکەین سەحەتی کرد بەس ئەمە ملیاتیە ئەزام قەول بفرمایە ئەو تاتا بابم تەمەنی درێژ بی دەگەرێ هەمویان ئەوانی کە بابیان تەمەنی درێژ سەلامەت بیاخوا هەتا ئەو هەبیتن بەڕاستی ئێمە زۆر بەژیان ئێماندونین بەڵام ئینشەڵا سای و سەبەی لە سەرمان زیاد بیتن و وی هەموو ئەوانی کە جوان دەنجی ئێمە بی مەرزان چەند ماڵ دەبیتن وڵی ئوستاز نزیکە 6 مار دەبی بەڵێ لێرە زیاتر کودەری سەرچاوی داهاتی خەڵکی ئێرە زیاتر لەسەر چیە بەعام خەرێک قەدیم مەڕووماراتی هەبوو بە فەلاحەتی و شتانە مەشغول بوو خەرشی دیاتەکان هەر بەو شێوی بەس بەڕاستی بەو ئاخیرانە کە کوردستان مەسەن ئازاد بوو بژێوی ژیانی خەرچی خۆشتر بوو بوونی ساحب حکومەت و نیمچە دەوڵەتی خۆمان خەرێک ڕووی زیاتر لە پیشەی محاش و دامەزراندن بۆ شێوەی ڕویان تێکرد بەڕاستەگە ئێستا مەسەن باسی بێرە بکەن لە سەری 2000 سەری مەڕ و بزن ئەو شتانی لێ بەس ئێستا زۆر کەمی کردیە لە بەرێ و ئەوانی ئێستا کە گەنجن هەندێک پێشمەرگێ و مەسەن ئاسایشە و شورتێ و بەو شێوەی ژیان دەبن و ئەوجا بە خۆی خراپی شتەکەی ئەلێرەیە ئەمان ینی مەبەستەکەی من ئەوە نیە خەڵک نەبکەم چەخۆن بەڵام تەماشاکە ینی دائیمەن ئەمن لە بڕگەکان کە بەرنامەکەش باسم کردیە جوانی گوند ئەوەیە
گوند بیتن بەڵێ. شار بیتن یعنی مەسەن لەو گوندەی خەڵک باخچەی بکاتن باخچەی هەنارە جوان ترەیە گاوداری بی چێربی مەڕبی ئەوشتانە بخێ و کا باشترە ئەگەر هەمووی بۆ موچەخۆر یعنی گوندەکەش و شارەکە لێ دێتن مەرزان زیاتر کودرێ دانیشتوانەکەی پێکاتە لە عشرەتەش سوورچی خزمانی سوورچی بەرێ کاکەزگا ئەتو ستایلەکە سوورچیانی نییە بەڵێ. سوورچی ستایلش جوانیان هەیە مەسەنە ئەو پەشمە بەرگزەکان هەیە و کراوە جەمەدانی و گورینگ و شتێک جوانیانە بەس ئەتو ئێستا ئەوەندە خۆتقیت خۆز کردیا دەڵێ ئەمن خەرشی دەشتێ بە ئەتو خەرش شاری بلاکەس بیتەوە وڵای و ساز وەیە بەخۆ یەک لە جوانی ئەو حاشێتەکانی کە لە کوردستان ئەژین لەسەر ستایلی خۆیان بن بەس یەک لەو تایبەتمەندانی لە ناو حاشێت سوورچی هەیە خۆ ئەگونجینن دەک هەموو ئەو حاشێتەن کاجا مەسەڵەن لە ڕووی زمانەوە بی لە ڕووی جرک و بەرگەوە بی ئەمە زۆر فەرق و جیاوازی پێ ناکەن قسەکەیت و زۆر جوانە ڕاستە ئەو شتێک کە سوورچی بەکاردێنی تایبەتە بەس وڵای ئێستا ئەمن ناتوانم چونکو تەمەنەکەم ئەوە نییە بتوانم ئەو شتەی بەتەمەنەکەوە عشرەت سوورچی یەک لە عشرەتە گەورەکانی کوردستانە لە هەمووش کودرێ گرنگتر خاوەنی ڕابەر و سەرکردشی زۆر گەورەنا کە خاوەنی ئافرەتێکن ڕێز عشرەتیان دەکاتن کە بە مانای کەلیمە توانای ڕابەرایەتی هەیە ژنەکە دەستی خەیری هەیە ژنەکە ناوەکی گەورەی لە کوردستان کاکرزگار مۆفەق بیشاءالله لە ساغ و ئەوها قیت و قۆز و زاوایانی بتبینم سپاس دەکەم دەستخۆشی لە جەنابیشتمە و ستاو پێ دەکەم بەڕاستی دەبی ڕێز لەو بەرنامانە بگیرێ چونکو جوانی گۆند کە دەگوازێت تۆ لۆ خەرشی شاری جەنابتان و ئەو برابەڕێزاننا ئەمن ئەگەر لەو شوێنەی بم احتیمالی مەودەیەک لە شاری دوورم بەڵام خۆی ئەو بەرنامانە زۆر زەرورن هەندێک بەرنام هەیە لە هەندێک تەلەڤیزیۆن احترام لە هەم تەلەڤیزیۆنەکان هەیە لەوانێ ئەو بەرنامەی کە دەیان دەنێن لە مەسلحەتی ملەتی کورد نەبی لە مەسلحەتی گوندەکان نەبی بەڵام جەنابەت و ئەمساڵی وشی جەنابەت دیارن کە بە پەنجەی دەژمێردرێن دەستیان داوەتە بارێکی بتوانن ئەو جوانی کە لە گوندەکاندا هەیە بە خەرکی شاری و بەو جیلی تازۆکات دێتن بیان ناسنەوەبی شتەکان لەبین نچ ئەمە بەرنامەکەشمان بەناوی ئاواییە کە لە کەناڵی دیمەن دێتن ئامانزمان هەم بە خۆمان ئاوێتەی ژیانی گوندی بن و تێکەر ئەو ژانە جوانەی گوندی بین و ئەو کەسی بینێری مەشە بینێری ئەو بەرنامەشە بێبەش نەبی لەو سروشتە جوان و لەو دیمەنە جوانەی گوندەکان یاخۆ بە خەریم وڵڵە هێجا جوانی گوند بەوەی وە جوانە ئینسان لەو شوێنێک کە تێدا دەژی ئەو ستایل و ئەو کەلتوری قەدیم کە هەبووە هەر ئەوی بتوان بیپارێزی ئەگەر توانی شوێنەکەی خۆت بپارێزی لەو گوندەکەلی دەتوانی خاکەکەی خۆش بپارێزی فەرموخار ئەوە لە ئەمە میوانیش بە سەدات خاڵە کوی ئاهوارت کووە سعات کووە تەندروستیت کووە یان با ئەمش بێن بە ڕۆژەی نەگەت لە بە سێبەری بە نەرێن کاکە فێری لە کابرای کردیا بە خۆی هاشتە بەر سێبەرێ و کوی وەزت کووە الحەمدولله بەچ خەریشی پێشمەرگە کارش پیرۆزە و قالب ساغویتن خی گەورە بتان پارێزیستن هەمیشە ئەمە شانازی دەکەین کە دەڵێن پێشمەرگەمان هەیە لە سای مەسەرەن شەونخونی پێشمەرگە و هێز ئەمریکانمان ئەمە دەتان بە ئارامی سەر بخنی سە بەلیف بنی قالب ساغوی جگە لە پێشمەرگاتی چ دەکەی وڵی هیچیش ناکەین تەقاعدی ماری خۆم تەقاعدی ماری ئەدی چێرەک چێرمان بەێ چێری ئێرە زیاتر پێیان دەڵێن چێری ڕەشۆچی چێری ڕەمەچی پێ ڕەشۆش پێ ئەو چێرانە زۆر گەورە نام شیریشان کەمە گەورە نابن شیریان کەمە و ئەو چێدیش بە ئستفادە نینە دەرێن شیری ئەو چێرە ڕەشۆچانە ئەو ڕەمەچی پێ دەرێن پێ ماستی تونتر خۆشتر لە بەرسلەی ئەلبان و سمیتا کەم تری تێدەیە یعنی سرترە بەێت سرە کەم تری تێدای ماستەکەی تونترە لەوێدی لە ڕووی گۆشتی شۆدەین گۆشتی ڕەشۆکی بەتانترا گۆل شوشتی هەر مارەتی خۆماری هەموو بەتانتر لەوی خارجەکەن ئەمە ئارەزوو دەکەین تەمەنا دەکەین کە دەچنە گوندشی ئەوە لە ئێستا لە گوندی مەرزانین دەیان کودرێ چێر ببینین گۆلێک ببینین مێگەرەمە بینی گاڕانی بینین قەدیم لە هەم گوندشی گاڕان هەبوو لێرە گاڕان مایە گاڕامەیە بەس ئێستا کەمە هەتا دەخدانەکان نەدرێن و نابی تێک پارچە ئەوزە بە قسەش خۆش لۆتول و بینام ژەرمە گوتی تەلەفۆنەکە جواب دەوە گوتی خزمەخمان گوت لە گوندەشی بووم گوتی یەشان هینا بوو
ببتە گاوانی گوندەکەی بەڵێ گوتی لە 86 تا گوتی ئەو کاتی گوتی دەوهای 200 دیناری کرد 200 دینار. مامۆستا وەزام 70 دیناری بوو بەڵێ کوروتیان بابە گەرە زۆر ئێوە دەرێ ئەو پارەی 6 مامۆستایانە گوتی کابرا بێ قسەی جوابیتانەوە بەڵێ. گوتی کوورکاکان گۆ حساب بۆی ناکەن ئەمن هەتا بەم دەرن کەم مارە فران گاوانی فرهنگاوانی گوتی کاکە وەڵا فرا پیشەکەی پیشەش پیرۆزە گاوانی پیشەش پیرۆزە بەڵێ. نانشی زۆر حەڵاڵە ئەوەی لە گوندی گاران هەیە بەڵێ هەیە بەڵێ بە نۆبەتە یان نەفەرتان کرد بەنەوبەتە نۆبەتە بەڵێ زۆر قسە کوردەواری دەرێ ئەو شتێ ئەوها دەکەم دەرێ کورد با بەخۆ نۆبەتە گاران نیە نۆبەتگاران نیاگە لە کۆرە خۆکە یانێ نۆبەتگاران لە کۆرە خۆ دەکەی و خلاص بەڵێ ئەوەیە نۆبەتە گاران کردیا بەڵێ کردیتە بەڵێ کووە هەر ڕۆژەیەک دەستن بە هەفتانەیە بە چێرە بە چەند چێتەناندە ڕۆژان دەچێکنێ لە کنەمە بەڵێ ئەو باش شەو خراپشە چێر زۆربی زۆر دەچێکنێ خراپەکەی ئەوشە زۆر دەبیستەکرد ئەوی کمە دەستەکنێ ئەوی زۆر ژێ دەبی زۆر بستەکنێ باشە خارە بسار قدیم ئەوانەیە مەسەلەن چێریان هەبوو مەڕیان هەبوو مەشکیان داژان بەڵێ ئێستا مەشکە هەموو مەشقی کارەبایی لە مارێ ئەنگوستانی کارەبایی کارەبایتان بەڵێ ئەگە بین فرەدوەکمان دەنێ ئیشاءالله ئەوها ئیشاءالله کاکە ئەو تازە لە سەرمان کردەمان ناوتم نەپرسی حەچیم مام عچیم بەڵێ دەچین بەرداغە دوێ شلەکەن دەخۆن ئیشاءالله دۆ خۆشە جا فتەخێش پێداکەی هەر بەتانتر دەمار دەگەڕێ ئیشاءالله دەباچین بابچین کاک مام عچیم گوتی دۆتان لۆ دەینەوە جەوە دۆیەکەی لۆ هیناین با بزانین فەرقی دۆی چێ لەگەر ماستاوی الحەمدوللا بەڕاستی زۆر مزر و بەتامە ئەو دۆیە دۆی مەشکەیە بەڵام ئێستا مەشکە بوویتە زیاتر بوویتە کارەبایی جاران مەشکە پێستە بوو پێستە خۆش دەکرا و هەموو ماڕەکان مەشکە هەبوو بەیانیان لە دوای بابرێن حیوان و شتان دەدۆشی مەشکەیان دەهەژان ئەوە پێی دەرێن چەپەر یان پێی دەرێن پەرژین زۆر لە کوردەواری کابراکە قسەش دەکات دەرێ پەرژین بی لە ڕوودواتە ناوبڕێک هەبیتن سەلام عەلەیکوم حالێم کوی خار سابیر کوی وەزعت کوی ئەوە چوویتە شاری خۆی سەخت بەس هاتی تۆ ئەوڕۆ ئەمە میوانی گوینە میوانی گوندی مەرزانین خدا ئەفتکە ئەوجا بە خۆتان گەورە بەڕێزن ئەوڕۆ کودرێ گوندیانی دەرناکەی قیت و هەر گوندیانە هەم گوندیشاڵار ستەکەی بەچ خێریشی وەڵا بە کار و کاسبی کار و کەساب کەسابەتی ئێرە زیاتر چییە؟ واللهی ئەوی بە داوامی بە سەرقالەوە بە داوامی خۆسەرقاوی ژماراتی مەڕی هەیە و چێری هەیە و وەستای لە بغێ ئەو شتان ئەلێرە لە خوارێ هەندێک چێر و گۆلکم دیت لێت ناشارمەوە چ کابرای گوتی کەیفم پێ هات لەبەر ئەمە هەمیشە گلەی دەکەین دەرێن کە ئەکەوە عیوانە سووریە و ئەوە نازەم هندیە و لۆ بخۆمان نەمان بیتن ئەوجە دەرن بین خۆمان دەرێت گۆشت ئەو گۆلکانش خۆشە لەبەرەوەی عالی کەشی خۆمانەیە پوش شتی دەخواتن بەێ هەموو شتێک خۆماری خۆشترە شتی خۆمانە خۆشترە وەڵێ گۆشتەوەی ماستە و ئەو شتانە چت هەیە بخۆت وڵی ئەم بخۆ مارات شتمنە نیتە ناوەڵە مارم لێرە مارم لاو لێرە ینی بەسەردان دێوەکە بەسەردان خزم و براو کە سوشت گوندەکەتان خۆشە ماشەڵڵا شێوەی هەڵکەوتەکەی سروشتەکە لێ بەرز و نیویە ئەلێرە هادی فەلاعەتی وشت هەیە بەڵام هەموو دێمە بەراوی لێنە دەغڕ و جۆ ئەو شتانەیە بەراوی لێنە سەرچاوی ئاوی ئێرە چیە زیاتر سەرچاوەکان کانی وە بکانەکان هەموو شک بووینە ئەو سار نبوون بە باران زۆر باری بە قورآن ئەم بوویتە بیربیرەکانش هەموو بژاینەوە بەڵام کانەکان نەبژین دەست خۆش بیتن مۆفق بنیشاخ بەخێر بن هەمیشە گونتان ئاوادان بیتن خێر بێن سەرچاو هەمیشە لە خۆشیدا بنیشاڵە هەروها بەهار بن بەری ئیشاڵڵە بەخێر بێ سەرچاو کاگرزار تازە بەلەوەی بینی رشتش خۆشتەوە باسی ئەو خانت کرد گوتت ئەو خانیا کودەرەی سەردەمانێک
دێوەخانی ئەو گوندەی بوو یان دێوەخانی ئەو ماڕانەی ئێرە بووە کاکسەر کەرەمە ئەم هاوسەرگیری بەکارنی نابوو هێشتا گەنج بووم وشی خەرچی ئێستا گوتی سینگڵ بزە سینگل بووم ئەو قسە ئێستا نوێە ئەو شوێنە دیوخانی مارە خار محەممەدی بوو مەلیا کە بوو مەلا ساڵ هەم پێ دەگوت خەرشی باتاسی بوو احترام هێلوەستی ماز دەکەم با ڕژنی وەرە بەرسێ مامۆستا مەلا ساڵح ئەو کاتی هات ئەوەلین جار لە باتاسی هات بۆ مەلای ئێرەنا ڕەمەزانێ مار و شتێشتا مەسەن نەینابوو کە دەهات و نوێژ و شتانی لەو خەرچە گوندی دەکرد پاش نوێژە حشایە دەهات دەگە خان محەممەداتەوە دیوەخانی و خەرچە گونج هات لێ مامۆستا مەسەن و تاروشتی لۆمەدا جوێن لێ دەکرد تەلەڤیزیۆن شتانە نەبوو برێ وڵات تەلەڤیزیۆن هەبیتن و خەرێک سای لە موبایلی بی کەس 100 نەفەر قسەی کەس نەرێ ئەرێ یعنی هەر مامۆستا بە قسەی دەکرد و تەوا ئەو گوندەش گوێ لێ دەگرت و بڕای تێبی يعني تماني خوم أو كاتي جاني أو كاتي كليدا أو قصاني ما مصا يعني بيستيتمو أو قصاني أو كاتي شهدنا مشكم كاريجري هي يعني لبير النسوة قصة كان زور بسود بون والله مسا ما شاء الله كذا دنيش لما دي سي حرك لبون بايدي كسنارة يا كاكادو شيء كاغرز قال استا أو كودري بيا زور معقول لير دانشته ما مصا عيني ورشسبيو استا لو أنا بزعر شبري بري ولا لير دانشار كودري قامت يفكر استلانه بكره خم بریم ور بالي مثلا دابنيشين هذا الشيء بس لو كم لان دقن دادن واسطه هذه والله بس حتى است ما شاء الله الخراقرة استاذ هذه والله يعني اوقاتي نارب امن لبير ما مثلا قسكبهم كاو خاني كذا اسا امن ل 2011 انا خانم كردي خانم اقبرم اوزول خانم مشتا قيمترو باشتر مي انا قيمن جانن تدا خوشتريشا صحتريشا كاغرز قال قديم لقندان لبروي خاني هم قربو تشيشكا زور بو باران برا زور بو استا لبر خاني مسلع وخاني نوي وعلان وبلوك وبابتي لا كدري اوانج ليها قومات وشاكي او اليرا او هلانه تشيشكم دي ببيرم هاتوا يادي بخير بوقتي خو مثلا كحكومه خرشي انفال ذكر ان شاء الله دوباره نايبيتو بلام اسابروت هي بجاني قن دسي بيكر بان فالكرني او بالندانا چونکو جناب ئاماژت پێدا شوێنە ئەو باندانە مەسەن تێدا بژین لێ ناتوانم بچن سەبی ئێستا بەناچاری لێ هێلان لێرە کردەوە لەبەرەوەی ئینشاءڵڵا ئەوەشانە تێک ناچی ئادەنا شوێنەکەی شوێنەشی بەڕاستی سەرنجڕاشێشە و هەمیش ئێستا مەسەن دەتوان کەرج لێ بین ماری ئەو مارێ خزمێمە دەتوان مەسەن ئێستا بەکاری قەدیم لۆ نسحەتکردن و شتیوانە بەکاردات ئێستاش لۆ بژێوژانی خۆیان بەکاردێنین ئاوادان بیت ئینشاءڵڵا من ئاوادانم برا هەر لە گوندی مەرزانین گوندی مەرزان شێوەی بابرێن هەڵکەوتوەکەی بەرز و نزمیە ناوچەشی شاخایە لێرە ژمارەی زۆر باخچە دەبینێن زۆربەی ماڵەکان باخچیان هەیە باخچەی هەنار و هەنجیر بەڵام کودری لە بەختیمە ئەو جارش هاتین کاتی بابرێن پێگەیشتنی میوەکان نیە ئەگەنا ئەو لامان هەنجیر و هەنارە ئەو لای بە هەمان شێوە هەنجیرە ئەوجا لە گوندی مەرزان بەردەوام دەبین هەوڵ دەدەین ئەو دیمەنە جوانان لە بۆنگۆ بگوازینەوە لەبەرەوەی ئێستا زۆربەی باخچەیە ئەلێرە جێل دەنجی بلبل و تێری تار دەبێتن شتەشی زۆر زۆر جوانە بە مانای کەلیمە هەم دەنجی خۆش و هەم سروشتەشی جوانی هەیە خالك كوي وزعت كوا ساعتت كوا بعد زارع وش كوتي أمن لدوري أتو لدوري بي فؤاد أحمد قران شيء ده من لدوري متو لدوري كوي وزعت كوا ما يخوات كل خابر ناس بخير رشيد ما رشيد أو داري للسرتا وش دارك هو تاوكا تاوكا بله يعني شو وقت في رادك أما نازم تقريبا بختي باي زاغر دزلوها دارج دون درين إيش تمايتي انا تباي زيران هاجو وزعت كوا لفاي بالذات شو لك بس خلي شيء ولا بيبصوا ما سي شنب كاين ايوه تقاعدي مارخو تقاعد معي ما رشيد ليرة باخسة وشتان هي بقى بري ولا باقسني بس باقس كان كمان او كان معه باقس كان وش يبونو ليرة لو بركشني لما شناعي نابينم شناعي شناتي وقت شناتي ورانا جيشتي لا ما بس يعني وكو طماطة وخيار وشتان بقاي
أو حب نبي إيه بداية اها إيه بداية قبل بداية نبيها قطر مطرين ذا تاني ناخد كلنا لبروي مثلا خاتش ايرا وبزانم لبوش رنقل وشناي باش لبروي حبيني والله عيبينيا نعم. هنا كان لو خوارنش برو لا كان طماطم برو لا كان شنو كلنا بأخون كردينا بايخو بله عيبينيا والله اما هميشه بسيار لكن بس هذه شيء بسياري زراعه شناي وشتكن لبروي بله قون بوشتانو زوانم برو باخسي بطماطي برز وشتي ادي باخسي هنارو تري هنزيل وشتان تستي والله ينزل هنا عربي هنزيل هنا بله ايش بختي ما وقت نيو نعم أختي لو أختي ناي والله أزد بدي بينوا أختي ولا أختي ستي ما مرشت ولا عندك خيال متعنجة تم متعنجة وكان زيرو هنا عرو أوصلنا بله هنزيل هنا ليش تنزوري ما نجي عفت وشت بيرادك هذا لقلبي صاغبي ان شاء الله تعود ما تفهم قلت انا مش قدام بي زنابي شت هر تندروز باش بي ان شاء الله سامع وعكني تعاكني یەکێک لەو کەرستانێک کە قەدیم خەرک ڕۆژانە ئیش خۆی پێڕاهی دەکرد ئەوە بوو زیاتر باخسە و شتیان پێدەچێرا ناوی ئەو شتەی چی پێدەرن لە کۆمنت جوابمان دەنەوە بێگومان ئەوەی کۆمنت دەنووسی دەبێتە خاوەنی خەڵاتی ئەو جارەی بەرنامەکەمان کاتەکە کاتی پێگەیشتنی تووە تو یەک لەو بەرهەمانەیە کە لە بەهار پێدەگەین لە کۆتایی بەهار پێدەگەن تووەکە زۆر زۆر شیرینە بەڵام کودێ دانەدانەی پێگەیشتووە تو یەک لەو بەرهەمانەیە تەمەنی زۆر کورتە هەفتەک دوان پێ ڕادەگاتن و دوایی دەوەریتن بەڵام تامەکی زۆر خۆشی هەیە باجی ماندی نەبی لە باخچە ستان هەیە خەریشی چرێکەوە گەلە بە خێرن سەرچاو سپاس مەمنون بەخەیاتی بەرنامەکەت دەکەم گوند و ئاویە بە خۆت دەزانی لە مانجی 22 هەتا مانجی نۆ شیناتی هەر هەیە خاصەتەن ئەو جیانە کە ئاوی خۆیان هەیە ئاوەکی خاوێن بە جۆگاوینە بە سیاناوینە بەربوومی دەستی خۆ هەر بزەبت ئێستا خەزورم دەچێنیتن نانی هەر لە پیازی دۆڵمەی لێ بنێم کەرەوز ئۆتا سرق ئۆتا پاقلە ئۆتا ئەوەی سەر ئەنگۆ لە لاو ڕاوەستانە حالیان باینجانە کودیە بیبەرە بامیەیە هەمووی چاندرا تەنها مایە پێ بگە لەو باخچەی دەکەن هەر بزەبت لەو ئێستا چ پێ ڕاگەیشتە ئێستا ئەوە دەبینن ئەوە پاقلەیە ئەوە ئێستا گەدرێن دۆڵمەی لێ دەنێم حازرم والله ناسکە پاقلە هەر ناسک خۆش بە ئاوەکی خاوێن یەک شوشنەوەی دەوێت حەزەکە ئێستا بخۆ ئەو زۆر جار ئافرەتان بەتابەتی حەز دەکەن کودرێ ئازیان لە پاقلە هەیە بەتابەتونە دۆڵمەی هەر دەگرن ناومجەمیتش دادنێن ئێستاش حالیان ئەمن لە سەرەت بیدایەتی بهارینە حازرە ناومجەمیدەی هەمان هەم لۆ دۆڵمەی هەمیش لۆ ناومەرەگەی و هەمیش دنکەکانە گەورە بوو ئێستاەوە ناسکە زۆر خۆشە لۆ دۆڵمەی باخچەی چستان کردە بێزگە لە ئێستا حالیان هەر لە پشتە خۆت پێدەمەنێ ئەوە بامیەیە ئەوە بامیەیە لە پشتە تو تەماتەیە لەوێ هەیە کەرەوزە ڕۆژانە دەبدرێتەوە چەندی بش بڕێتەوە لێ بکرێتەوە هین و تو سەردەدا ئەجە دەرێن ڕسق ئەگەر بەبنێن زبری عیوانی بدەی تامی باش سروشترە لە چەندی کەون بی ینی چەندی 4 سا 5 سال پێش ئێستا بێ سوودی زیاتر لە ئەو شتەی ئەو شتە تەیر و تار لێ نائارێ خۆرەکە دەرد و ئافاتی نابێت بزەبت ئەو زبرە حیوانش کە ئێستا حیوانی لێ بەخێن زبرەکەشی بە سوودە لەو خۆیان ناچن لە جێشکە بین و لە چیمیای بە سوود ئێستا ئەو هۆرانە خاین دەکەنەوە هەم ئێوێن دەرپاک دەبتەوە هەمیش سوودی لە ئێرە هەیە لە دوو جێ ئەو حیوانە سوودی دەگەینی لە باخچەی دەکەن هەم جێکەی حیوان لێ دادەنیشی خانی دەکەنەوە و هەمیش ببن ئەو شیناتی وەردەکەن سوودی هەیە دەست خۆش بی مۆفق بن گەلە بەخێر پاقلەکە لێکەوە بە وەختن نەگرن سەرکەوت و مۆفق ئینشاءالله ئەوەی لە دەشتێ بیتن بە تایبەتی ناوچەی بابرن شاخاوی چیا ئەو شوێنانە دەبی لە هاوینیان لە پاییزێ
مشوری دستانێ بخواتن مشور خواردنەکە چیە داری ببڕیتن ئەو دارانی تەبعاً بێخێرن ناو باخچەی خۆی هەیە کابرا دار هەیە هیچ شت بۆ کرم لێدا دەبڕتەوە بەو شێوەیە لە سێک دادنێ قەدی دەکاتن لە بۆ جستانی لە بۆ سۆبەی دار سۆبەی دار نەبیتن بە تەمای سۆبەی نەفتی کودرێ ساردەکەی ناشچینتن ماشەڵڵا بارەدارەشی جوان و عازر بوو. کاکە تو دەزانی ئەمن ناو شوێ گەورە وشتو ئەمەلەمە کاکە ئەوانە خەرێکی قاندر بەستەی بکردینە قاندرمە هەندێک پێ دێن پەیژەب قەدیم پێیان دەگۆ پێ بڵقا ئەوجا ئەلێرە دەمێ یارمەتیان دەم بەهانەرن مافسەرکار هەر قسەی گەورە دەکاتن بێ عەمەلە بوون ئەو عیلاجی عەمەلەتان لۆ بوو ئیشەی چاشتان کردە لەسەر ئەو گوشەی ئەوەتان کردە بەس نەتەقیتن ئامان بقرآن آوي زيادة وخفتها كايك دقيقة هول أولى فردي أولى أو رؤم دمي دري ما مسك هذا زاني كورا أدور بيشتري أو هان اللي دخل بس هو تسمى كم ما ماشيين تارتسيا كم يا؟ أقدر أنا أبو هذا شو بس هذا كين باجنيا؟ بني مدرة هل صار يفرضون هاي لە گوندی مەرزانیش ئێرە کودرە کۆنەڕێی قەدیم بووە پێشەوەی جادەشت بکرێتن جا لێرە قەدیم دائما پشتیان بۆی بەستایە با برن بە قوڕ و بەرد و شتی دوارن دروست کردە ئەوە وەکو ئاسارێک شوێنخانی قەدیمە لە هەر گوندەش پێشتر یان خشت بوو یان بەرد و قوڕ بوو بەرد بە مقاومەتر بوو لە بۆ مانەوەی ئەجۆ ئەلێرە تا ئێستا وەک خۆی مایە ئەو خانیانە ئەو خانیە پشتمان سەری گڵە پێشتر گڵ بوو لە دستانە بە باگودان شتیان جێڕا لە ئەوەی درۆ پێ نەکا بەڵام ئێستا دەبینی زۆرنی هەر زۆری گوندەکان لە هەم ناوچەکان گۆڕانکار بەزداهاتێ و کەتە سەر شێوازی نوێی سەردەمی ئەوەی دائما مەسەلا ئەمە دڵخۆش دەخاتن کە دەچینە هەر گوندەشی حەز دەکەین مەسەلەن ماڵەکان بەو شێوەی مەڕیان هەبی چێریان هەبیتن لەبەرەوەی جیاوازی گوند لەگەر شاری ئەوەیە ئەو شتانەی هەبیتن دائما هەمیشە خەڵکی شاری چاوی لەوەیە مەسەلەن خەڵکی دەشتێ کە چێر بەخێو دەکاتن بەربوومەکەی ماستە پەنیرە لۆرە مریش شێوی هێلکەی هەبیتن تەماشاکێ ئەو گۆلکە کچکۆکە بابرن تازە لە دایک بۆ تازە داچی بابرن چێرەکە زایە ئەوجا هەتا چێر عادەتی کە تازت بابرن زاوزێ دەکاو بابرن بێچوو دەبیتن گۆچی دەبیتن سێ چار ڕۆژان شیرەکەی هێوێ نابیتن ئەوانەی ئاژەڵدار بن کودرە گاودار بن سێدان هەبی دەزانن کە گۆڵی گچکۆکە سێ چار ڕۆژ یەکەم شیرەکەی پێی دەرێن فرۆ دەبتە فرۆ گەرمی دەکەن هێوێن نابی لەبەرچ لەبەرەوەی نسبەی شیرەکەی ڕێژەی شیرەکەی چڕە و چەورشی زیادە زەردیشە ڕەنجی تۆزە زەردا لەبەر هەندێ سێ چار ڕۆژی یەکەم پێی دێنن فرۆ ئەوجا فرۆ زۆر خۆشە لەگەر ئەستوچی سێرە و چای گەرم بخۆی هەر لێ تێبات. بلا عاجي السلام عليكم كوي وزدك وعوارتك ساعتك يا ربي خوا باش ادور ما اصيب داش بالا سبيان رانا وسيتو ولا
كوي اتوزعت كوا تندرستي كوا باشا وخرابة يا ربي خوا باش تكا تندرس باش ان شاء الله صار مسوري سرد اصوري أي والله علي بيتا ختم بيريج بوي ما فما بي انا في ان شاء ولا الله با حمركم برد أو بوه وشي كل هذا عمرك هركشاه بلا نعود بخير لو تشوف يا والله عزمي بنا يعني خوخ عنسي وشي باشتري والله امن خوخ ذات دوست خوخي ما إذا هو ده إيه ولا خوخي لقوني مرزان ماري قديم ايش كاري إلى كدر روجانا شو كاري را خوش بو وكو هنو كش خوش تربو حتى هنو كار خوش تبو لا هن خوش بو هن زحيق بون كاسب بون قديم مثلا عفرس من الظهر دستا مشكي دهجان شو شيء ما ده ولا ده إيرينا ولا ديرنا أنا والله ايش قديم تسد زي ذات بلا جيشك كردنا وبيشتري دستار كردنا ابو إذا في ناس في الدنيا وربيعوا تشتا اها فشتي وبرز ومن دار ولا أنكو صع ودشت ودير هم ممكن إذا بس هذا اللي يقرأ اوي افرد با بي عندكو جيشه تشونيا اي دورني دك فشتي الأخبار اللي أنا شوفي اها جيشه تشيش ها بي عندكو جيشه تشيش اي زلام دورني دك اي لدو عندك تو افرد بي عندكو في مدرون أكره ماش قال أزوجي شاكرنو بشتين أكرنو من دار استوينا بالدواشي ذات سير رجالك ما دي لهم لي خرانا كيها ادي تصير دوشين سير مردوشين دوشين ولا هي مرم كم دوشي بري سير دوشين وبزنو مريشم كم دوشي جني بيشتري اعضاء من بلا انا وش يستا هو لما جني بيشتري اعضاء من لو شيء غالي دا شيء إذا ما حسنا عم تمن في لخونان باش منه بلا إيرا آشي ليبو لا آش ليبو لو آش دس نشندر سه لبو آش أردو ساوارو بروش أشتان تاني كل دس نشندر أتسم بارجن مكب أبرد هريري عاش ما كنت مينو إذا ماس دس نهاري هري ولا بخو أتسم هندرجا أو هذه كله والله شكو بيشتري لزور بي قند كان آش هبو دار لمرزان آش نبو لكن ما نبو نبو لا ليرة نبو إيش الرازي شو لك بلا خوخي رز شي باشين هبو نما رزقت ولا ما بريت سنية إذا بس فرانتم وصا آخر قسم فينا آخرين لا أنا عيبني أنا والله إذا بانا شين إذا بحق نقزانو يا قبل خوخي يقل شرطة كان يودر قصتالو دكم برام دبي زوان بيتن شرطي بقرن تبي بيشان مدنوها لا لا بشتان تدينو بيشتري بلا خوخي دانغو أو كابرا أون دا شرطة شواناتي دكا شرط سند بو من لو نزعل ما تو بسبوري مثلا دانغو كابرا دو شرطة شواني فرانيا إذا سند صاحبي هذا ده يعني بمانغانا بو أنغو شوانتانا بو لما أنا بابيخهم هبو مرو تشتشي باشين هبو إذا بس أنا والله تا دست خوش بي إن شاء الله هر قالب ساق بيتن تمن دريج أنا بيتن بابيخو مروشين زوني ومارا خزوري مش هبو أها من رحمتي من همولا بري أوا هنجي وشي من هات مكنا نان مابو سبنا زو مشكتان ده هجان تشيش بو حالي دي إيش قديم تسوو هادي روني لا تاخد هادي كون روني جاي ناخد هاتسون أما من داربون رونا كلا بقارتات روني تينا أتون نكري داي كاما قهرون بينن بشيلو أها وين اللي كريم نبرامل روني جاي نانا زاني فاهم بابا ده زاني. ناكر كتسكبنا ما أنا كتسكبنا وشي أكروكي بالي هاري والله أم فبيرة تشتي من داري أم فبيرة دويا كتان دكتك كشك حياني شين هبو بري هاقوتي أنت أخو ورونتيا راس هذا وشي ستاريها ولي هذا ومش بياخو قبرنا كسبيش راس أو رون بقى خوشتم إذا بس بلورنا أنا دارم لدارتو دارت الراس ترجل دارت مخوانا إذا من دا بولش بورنا كمان قلب الصاغ بي هر تندوز باش بي إن شاء الله تمن الدريج بي بنانا بإيمان تهبي رزيلنا بي إن شاء الله خواي قول إيمان الدداتي وقلب الصاغ دبي محتاج كزنا بي إن شاء الله إن شاء الله محتاجي من داري خونا بي
إخوة بيشا ئیشاءله نانا هەر قالب ساغ دەبیتن لە بۆ تو ئێستا قالب ساغی سەروی هەمووتی ولا بتما إخوة موفق بن ئیشاءله إذا هەر بەخێر دانیشی لو خبرت لويني ئاه هەمیشە لەو گوندانێ بە تایبەتی کە ناوچە شاخاوینە باخچە و ڕەزوشتیان هەیە دەورەی باخچەکان بەو دارانە دەگرن پێی دەرێن پەرژین هەندێک پێی دەرێن چەپەر زۆردا لە کوردواری قسە شێ دەرێ کابراکە قسەی لوێکەش دەکەیان وەکو ئەوەی کە ناوبڕەشی بداتێ دەرێ پەرژین بی لە ڕوت واتە ینی دوور بی لە ڕوت و یان کودێ پەردەک ناوبڕەکە بتن ئەوە چەپەرە یان پەرژینە لە کەلەو باخچە دوور دەکە لە ئەوەی ئەیوانات و مەسەرەن کەسی خراپ ئۆشتانە زەفەری بە باخچەکەی نەباتن لەبەرەوەی ئەوەی خاوەن باخچەیە باخچەکەی خۆش دەوێتن هەنارە ترێە هەنجی لە ئەوشتانە کە لێرە دەچیندرێتن کابرا بەو شێوەی دەورەی دەداتن کوێت و گەنجە جوان کوێ وەزت کووە حواڵت کووە سعات کووە ئەوڕۆ ئەمە ڕۆما کوتە مەرزان داعفمانکە وەزت کووە سعات کووە تەندروستیت باشە ئەو گۆپارەشم وەرگرتیە ئەوجاوە قسە شێ دەرێن لە عشتریان پرسی گوتیان ملدلۆ خوارە گوتیما هیچ جێم ڕاستە بۆ بەس گۆپارەکەم خوارە بەسەر باشە پێی دەرێن گۆپار باشە کوی وەزت کووە الحمدلله ئیشکاری ڕۆژانت والله ايش كاي كاسب خليشي کەسابەکەت هەیە حسابتشي بتوانين ذهبي ئەدی بیستان ڕاست باخچە باخسمان هي شنايمان هي بيستان وشتانا دغل شناوی زیاتر چ دەخەنە لێرە وكتمات وخيار ومانزل هەلو بابرن هلو اخواني خمان لە خوان نەخۆتان بله ئەو ئاوە لە خوارێ ئاوشی جوانە دێت خوارێ ئەوە هاوینە دەمینێ انا او صارك بارنا كان باز من اخوي بزاد ئەها بەخۆی باران بارینەکەەوە ئاوکە پێ بدەنا خۆپارەکە ئاو نەبوو چەند سال بووش کە ساری بوو سا زۆر باش ئەو سەر باشە کانەکان تەقینان دەشان باش ئەو ئاوەدانی بەێ ئەو ئاوە بابرن سوودی لێ دەبین لە باخچە و شتانە ئاودانی پێ بکەن ئەوی بۆ کەندیدادێ سوودینە سوودی نیە ناوە لە چکە باخچەکان لەبەرکانی مکانەکەشی شک بوو لەبەر هەندێک ئەو کانیە ناو دەخێت حەسەن کاک ئەسەن گوندی مەرزان چەند کانی لێ بوو لە بزانانی چەند کانی لێ بکانی پیاوی لێبووی ئافرەتانی لێبوو کانی پیا و ئافرەتان لێ بوو بەرێ لە خوارێ لەو سەروێش دڕۆگەی لێبوو لە ئای خوارنەوە لەو لاش بوو لە گەڕچە و لای یعنی هەتا ساڵانی بۆ دوای مابوو ئەما بوو هەتا 2011 لێوە شکە سای دەست پێ ڕاستە باران نەبوو کەم بوو ئەلێرە زیاتر کودەری هەناری چ زیاتر لێرە دەکرێت ترش شیرن مێخۆش بۆچێکە ئەوە بەێ والله ئەمن بەخۆم لە بۆی هەنار خۆر زۆر عجایبم ئەزشم لە هەناری مێخۆشە بە خدای زاگە لێ بگەڕی لەمانجی یازدا هەمیان خۆشە من بەخۆی دەرێ قسەکەی دەرێ هەنار هەتا بارانش دێدا خۆش بارانی پاییزێندا خۆ هەندێک هەندێک سێ بارانشی کە هێشتا خۆش ناوی زۆر زار بام بڕاوی هەنار ئەگە ترش با دێگۆ ترشە دەرێ بزۆتە ئەرەوە لەوێ دەی سەرکەوتو من ئینشاءالله هەلا خێر و خۆشی دابن ئینشاءالله زۆر بەخێر چاوەکەن ئەزیز لە گوندی مەرزان چەند سەرچاوەیەکی ئاو هەبووە ئەلێرا دواتر بە مروی زەمان لەگەر وشکە ساری ژمارەیەک لە کانەکانی وشیان کردیان ئەو سار سپاس بەخوای گەورە کە باران زۆر بوو سارەکی کو دەرێ تەڕ و تووشی بوو یەک لەو سەرچاوە ئاویانە کە ئێستا ئاوی لێ ژیاوەتەوە ئێرەیە کە پێی دەرێن دڕوگە بەردەوام وەکو ڕووبارێکە ئەوی پێداێتە خوارێت و هەر لە دڕوگە لە پشتمان ئەلێرە حوزەشی ئاوێ هەیە لەو حوزەی سەرچاوی ئاوی ئەو گوندەی بۆ پێشتر لە ڕێگای بابرن گوێ درێژ و بابرن هێستر و ئەوشتانە لە ڕێگەی کوپە و جەڕە و کوندە و دواتر مەسەلەن تێڕ و لەوانە ئاویان هینایە ینی پێداویست ڕۆژانیان پێدابی کردیا ئێستا ئەو ئاوە دەستە خوارە بەناو باخچەکانی گوندی مەرزان کوردەواریش هەمیشە ئەو قسەیە دەبی دووبارەکەنەوە کە ئاو ئاوەدانی هەر بەخۆی سروشتی ئاو جگە لە جوانیەکەی جگە لە خوڕەی کە دێتە خوارێ
و سوودێکی زۆری شێ لە بۆ باخچە و ڕەز و ئەو شیناوی ئۆشتانێک کە لەو گوندە دەکرێتن لا شوێنێک کە ئاو هەبوو ژمارەی دوم کە ئاوادانێ دەبیتن ئەو ئاوا ئەو ساژایێتەوە و ئیشاءالله هەر ئاوادان دەبیتن دڕوگەی مەرزان. بەشێک لەو خانوانەی کە قەدیم خەڵک تێدا ژیایە لە گوندی مەرزان ئاسەوارەکەی هەرمایە با بڵێن بناغەکەی هەرمایە هەیکەلەکەی مایە بەشی زۆری ئەو خانوانە بە قوڕ و بەرد دروستکرا یان بە گەچ و بەرد دروستکرایە ئەوەش لە بۆ دوو سەبەب دەگرێتەوە سەبەبی یەکەم ئەوەیە کە جاران مەسەلەن بلۆگ نەبوو یان دەستکەوتنی بلۆگ ئەستەم بوو ئێرە لەبەر ناوچەیەکی شاخاویە منتقەی چیاییە بەردیان هێنایە ئەلێرە لەگەڵ قوڕ ینی هەورد و پێکاتە کودێ لە خاک و خۆڵی خۆیان بەرهەمیان هێنەیە ئەلێرە خانیان دروست کردیا کە ئەوانە بەشێک کودێ ئاسەواری بەشێک لەو خانیانەیەکە ئیگوندی مەرزانە باو باپیرانی ئەو خەڵکی ئەو گوندی کە لێرەدا ژیایە و زۆر لەوانەیە ئاسوودەتریش بۆ لەوەی کە ئێستا خەڵک لە کۆشک و تەلاری بەرز دەژیتن ژیانێکی سادە لە ناو ماڵێکی سادە. خۆشەویستانی بەرنامەی ئاوایی ئەوەی لە عەڵقەی ئەوجارە بینیتان کە سەردانی گوندی مەرزانمان کردبوو کە گوندێکە کولێری خاوەن سروشتێکی زۆر جوانی هەیە خاوەنی ژمارەیەکی زۆر باخچەیە ئاوێتەی گوندی مەرزان بووین عەڵقەی ئەمجارە بەر لەوەی کۆتایی بێتن دەمانوێت بەبیرتان بینمەوە کە ئێمە پرسیارمان کردیا دەمانەوێت ئێوەی خۆشەویست لە ڕێگەی کۆمنت وەڵام دەنەوە بێگومان ئەوەی وەڵام دەداتەوە دەبێتە خاوەن خەڵات عەڵقەی ئەوجارەی ئاوایی بە کۆتات تا ئاوایشتر تا بەرنامەیەشتر بەخواتان دەسپێرم هەمیشە لە خۆشی دابن.